هەرێمێکی چوار پارێزگاییە کە دانیشتوانەکەی نزیک 6 ملیۆن کەس دەبێت. بوونی سەرچاوەیەکی باشی داهاتوو پارەیەکی خەیاڵی لە ماوەی 29 ساڵی ڕابردوو سەرەڕای بەدەستهێنانی پارە دەرەکیەکان کە لەلایەن وڵاتانی زڵهێز هەر جارەی بە بیانوێک دەسەڵاتداران وەریان گرتووە. ئەوەی بۆ تەمایی پرسیار بۆچی ڕۆژ لە دوای ڕۆژ گەلەکە بەرەو هەژاری و نەبوونی ملی ڕێدەگرێت. هەر ئەم ئەزمونە شکست خواردووەیە وای کردووە لە هەموو سووچ و قوشبنێکی ئەم هەرێمە دەنگی ناڕەزایەتی دژی نادادگەری بەرز ببێتەوە و داوای گۆڕانکاری و چاکسازی ڕیشەی دەکرێت. چاودێرێکی سیاسی پێی وایە تاکە چارەسەر بۆ گۆڕانکاری شۆڕشی جەماوەریە بۆ ڕزگاربوون لەم دۆخە چەقبەستووی هەرێم تێیکەوتووە. خەڵک حەقی خۆیەتی بتوانانی بەم دەسەڵاتە نەبێ و حەقی خەڵکە لە ڕاستی ئەم دەسەڵاتە سزا بدە لە ڕێگای خۆپیشاندان و ناڕزایەتی کۆمەڵایەتی و من پێم وایە تەنیا لە ڕێگای تێکۆشانی کۆمەڵایەتیش دەتواندرێ تێکۆشانی جەماوەری گۆڕانکاری بکرێ. بەڵام پێم وایە ئەمە دەبێ هاوکات بێ لەگەر خۆپاراستنی خەڵک لە ڕاستیە لە مەسەلەی مەترسیەکانی ئەم ڤایرۆسە. خۆپاراستن لەم ڤایرۆسە یەکسانیە بە تەییدکردنی دەسەڵات لە ڕاستیە دەبی لە پاڵ ئەوە تێکۆشان بۆ گۆڕانکاری لەم دەسەڵاتە بەردەوام بێ و ئەمە تەنیا بە گۆڕانکاری لە کابینەکان و هەندێک فۆرم و لابردنی ئەم سەرۆکوەزیرانە بەیەکێکی تر و بە ئەم بابەتانە نابێت لە ڕاستیە بەڵکو دەبێت دەستکاری کۆی بنیادی سیاسی و اقتصادی ئەم مۆدل لە حکومڕانی بکرێ. سەری کوردستان وەکو غەنیمەت دەکا و دەستبەرداری نابێ و ئێستا دەبینن لە ڕاستیە دەسەڵاتداران میدیای زۆر زەبەلاحیان هەیە کۆمپانیایان هەیە حزب ئێستا لە حکوومەت و لە داهاتی گشتی زۆر دەوڵەمەندترە. ئەمە بەبێ تێکۆشان بەبێ ململانەیەکی سەخت لە ڕاستیە من پێم وانە هیچ گۆڕانکارێک دەستەبەر بێ. بێمتمانەی نێوان دەسەڵات و حکومڕانی هەرێمی کوردستان گەیشتووە بەو ئاستەی تەنانەت خەڵک باوەڕ بەو مەترسیە جیهانیش نەکات کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە ئەویش بەتای ڤایرۆسی کۆڕۆنایە. هەوڵاتیان پێیان وایە حکوومەت و بەرپرسان پرسی کۆڕۆنا و قەیرانەکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. لە سەرەتای دروستبوونی کابینەی نۆ هاوڵاتی ئومێدێشە بوو کە ئەم کابینەیە دەتوانین چاکسازی بکاتن کە لە کابینەکانی تر نەکراوە. بەڵام ئێستا کە دەبین هەمومان دەزانین تەنها ژمارە زیادکردن بوو لە 8 بۆ 9 بەڵکو بە پێچەوانەوەشەوە ئەمە ئەو کەمە متمانەی کە لێنەوەن هاوڵاتی و دەسەڵاتە بوو ئەمەش نەما بە تایبەتی لەم قەیرانانەی دوای و بە تایبەتیش لە دروستبوون و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەو دەسەڵاتە نەیتوانی چارەسەرشی گونجاو بکاتن و هاوڵاتیان متمانە بگەڕێتەوە. بۆ نمونە لە هەر وڵاتێک کە کاتێک متمانە نما کە کاتێک دەسەڵات نەیتوانی خزمەتی هاوڵاتیان وەکو پێویست بکاتن ئەم دەستەڵاتە ئەم دەستەی وزارێ دەست لە کارە کێشێتەوە کەواتە دەست لە کار کێشانەوە کارێکی ئاسان لە پێناو میلەت. بەڵام من پێم وایە تا ئێستاکە ئەو دەستەڵاتە ناوێتن گوێ بداتن بە میلەت. میلەتی ڕگەوا بێتن ئەوە ڕۆژ بە ڕۆژ دەبین ناڕزایەکان فراوان دەبێتن. بەهۆی نەبوونی سیاسەتێکی ڕوونی حکومڕانی و ئابوووریەکی بەهێز ساڵ لە دوای ساڵ هەرێمی کوردستان ڕوو لە قەیرانی زیاتر دەکات. ئەوە بۆ تەمایی پرسیار بۆچی لەم قەیرانە تەنها هاوڵاتیانی مەدەنی زیانمەند دەبن و بەرپرسان و حیزب دەسەڵاتدارەکان دەوڵەمەندتر دەبن. سەرەڕای قەیران و گرفتەکان ئەوان لە کاری بازرگانی و بەدەستهێنانی پارەی ناشەرعی بۆ خۆیان لە گەشتکردندان. هەر ئەمەش وای لە جەماوەر کردووە و هاوار بکەن و بڵێن چیتر بەسە جیاوازی لە نێوان چینەکانی کۆمەڵگا. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.